لێژنەی ڕۆشنبیری و کۆمەڵگەی مەدەنی و وەرزش و لاوان لە پەرلەمانی کوردستان پێشنیازی یاسایەکی بۆ ڕێخستنەوەی کاری دەستگاکانی ڕاگەیاندن بە تایبەتی کەناڵە لۆکاڵیەکان و میدیای ئەلکترۆنی ئامادە کردووە دەیەوێت ئاراستەی دەستەی سەرۆکاتی پەرلەمانی بکات بۆ ئەوەی ئەو بۆشایە یاساییەی کە هەیە لەمە دووە نەمێنێت. ئەندامێکی لێژنەی ڕۆشنبیری و لاوانیش دەڵێت هەرچەندە یاسای تایبەت بەکاری ڕۆژنامەوانی لە کوردستان هەیە بەڵام ئەو یاسایە گشتگیر نییە و هیچ بڕگەیەکی تایبەت بە میدیا ئەلکترۆنی نییە لە کاتێکدا ئێستا ئەو میدیایە بە شێوەیەکی بەرفراوان بەکاردێت بۆیە دەمانەوێت بەو یاسایە کاری میدیایی بە شێوەیەکی باشتر ڕێک بخەین. ئێمە لە پەرلەمانی کوردستان یاسایەکمان نییە بەگشتی بۆ ڕێخستنی کاروباری ڕاگەیاندن و هەروەها ڕاگەیاندن هەم کەناڵە لۆکاڵیەکان هەم کەناڵە ئاسمانیەکان ئەوانەی کە لە سنووری هەرێمی کوردستان هەنا و هەروەها هەم تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆیە ئێمە بڕیارماندا بە نووسینەوەی دووسێ پێشنیازی یاسا و ئاراستەکردن دەستەی سەرۆکایەتی بۆ ڕێخستنی هەم کاروباری ڕاگەیاندن هەم میدیای ئەلکترۆنی و هەروەها هەم ڕاگەیاندنە لۆکاڵیەکان ئێستا پێشنیازی یاسامان ئامادەیە هەم بۆ فلتەرکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە جۆرێک لەگەڵ کۆمەڵگەی ئێمە بگونجێ هەم بۆ ڕێخستنی کاروباری کەناڵەکانی ڕاگەیاندن و هەروەها پێشنیازی یاسایەک پێشکەشی دەستەی سەرۆکایەتی دەکەین بۆ ئەوەی بە یاسا بکرێ بۆ ئەوەی ئێمە بتوانین بە دوواداچوون بۆ کاروبارەکانی وەزارەتی ڕۆشنبیری و وەرزش و لاوان بکەین کە معنیە وەزارەتی معنیە بە ڕاگەیاندن بەگشتی و هەروەها کەناڵەکانی ڕاگەیاندن. شارەزایانی بواری میدیا و ڕۆژنامە نووسان پرۆژە یاساکەی لێژنەی ڕۆشنبیری بەکارێکی باش دەزانن بەڵام لەگەڵ ئەوەشدا ترسیان هەیە کە ببێتە هۆکارێک بۆ بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین. ڕاستیان من ئەو پرۆژە یاسایان نەبینیوە بەڵام ئێمە مەنزومەیەکی باش لە یاسای ڕاگەیاندن و ڕۆژنامەگەریمان هەیە لەگەڵ ئەوەش تا ئێستا هەندێک کلێنمان هەیە لەوانە مەسەرەن بواری تۆڕە کۆمەڵایەتیەکان و زائیدەن ڕاگەیاندنی بینراوە بیسراو تا ئێستا یاسای تایبەتمان نییە بۆ بوارانە. من لەگەڵ ئەوەم ئێمە یاسامان هەبێ و ڕاگەیاندن و ڕۆژنامەگەریش لەو بوارە هەستیارانە و لەو بوارە گرنگانەیە کە پێویستە بە یاسا بەڕاستی ڕێک بخرێتەوە بۆ ئەوەی تەجاوز نەکرێت لەسەر مافی گشتی و لەسەر مافی تایبەتی و ئەوانە بەڵام زۆر گرنگە هەر یاسایە کە دەرئەچێ یعنی بە پێچەوانەی ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامە نووسی نەبێ یعنی ئەو یاسایە یا ئەو پرۆژە یاسایە کاتێک تەقدیم ئەکرێ بواری ئازادی ڕۆژنامە نووسی بەرتەسک نەکاتەوە ئەوە بەلای منەوە زۆر زۆر گرنگە. بۆ ئامادەکردنی پرۆژەکەیان لێژنەی ڕۆشنبیری و کۆمەڵگەی مەدەنی و وەرزش و لاوان لە پەرلەمانی کوردستان لەگەڵ شارەزایانی بواری میدیا و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چەندین دانیشتن و گفتوگۆیان کردووە نایەنەوێت پەلە بکەن و لە گفتوگۆی بەردەوامدانە لەگەڵ شارەزایانی ئەو بوارە بۆ ئەوەی بتوانن بە شێوەیەک ئەو یاسایە دابڕێژن ڕێگری بکات لە تەشهیر ئەو تاوانانەشی کە لە ڕێگەی میدیا ئەلکترۆنی ئەنجام دەدرێن بتواندرێت ڕەوانەی دادگا بکرێت و سزایەکی هاوتای تاوانەکەی هەبێت نەبێتە هۆکارێکیش بۆ بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.